بۆیە براکانم الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. خواي پروردگار سبحانه وتعالى مردن و ژیانی دروست کردووە بۆ یەک هۆکار، ليبلوكم أيكم أحسن عملا. بزان کامەتان کردەوەی باشترەکەن، بزان کامەتان من طال عمره وحسن عمله، بزان کامەتان من طال عمره وساء عمله، ليبلوكم أيكم أحسن عملا. تۆ نەهاتیتە دنیا 50 ساڵ و 6 ساڵ بژێت و دوای بڕۆی ئیتر لێ پرسینەوە نەبێ. نەخێر، هەم لە دنیا لەسەرت حیسابەکرێ و یەکەم هەنگاویشت بەرەو بەرزەخ و قەبر ئەڕۆی لەوێش و حیسابت لەگەڵەکرێ. بۆیە ڕەب العالەمین ژیان و مردنی دروست کردووە بۆ ئەم هۆکارە، لیەبلووەکم ئەیکم ئەحسەن عەمەلا. بزان کامەتان لە مودەی ئەو ساڵانەی کە دەسمایەکەیەتی کە ڕەئسی مالەکەت تەمەنی تووە بزانە ئەم عەبدەی خوا چی کرد. بۆیە خوای پەروەردگار لە سوورەتی ئەلکەهف ئەفەرمێ قل هل ننبئكم بالأخسرين أعمالا الذين ضل سعيهم في الحياة الدنيا وهم يحسبون أنهم يحسنون صنعا. أي محمد صلى الله عليه وسلم بيان بڵێ قل هل ننبئكم بالأخسرين أعمالا. ئایا پێتان نەڵێن ئەوانەی کە خەسارە و مردن کردەوەکانیان بە هەدەر چوو؟ الذين ضل سعيهم في الحياة الدنيا. هەرچیەکە لە دنیا هیچی وەرناگرێتەوە. ئەمە ئاەتە لەسەر بێ باوەڕانە. ئەئیسە زۆرێ موسڵمانانیش ئاوان، تەمەنێکی زۆری هەیە، پارەیەکی زۆری هەیە، دەسەڵات و سوڵتانێکی زۆری هەیە، لە غەیری خراپەیە بەکاری نایەنێت. ئێستاکەیەوە سیرکەن هەر لەم کۆمەڵگەی موسڵمانان هەموو 4 ساڵ جارێ وعدمان پێدەن و دنیاتان بۆ کەینە شام شەریف و ئەو هەموو عەلەم و پەڕۆ و سنوق دێرن و بەزم و ڕەزم. ئێمە هەروە خۆمانین، هەروە خۆمان بێ کارەباین، بێ ئاوین، بێ مەعاشین، بێ نانین. ئەی باشە بۆ ئەو کەسانە ئەوانن کەوا ئەم وعدە درۆیان نادەن. ظل سعيهم في الحياة الدنيا. هەر چۆن دێن قسەت بۆکەن سوورە زانی درۆیشەکە، تۆش چووکەم بێکردەوەی وەکو ئەوت لێ هاتوو. ئەوە زۆر گرنگە برایانی خۆم. ئەم تەمەنەی ئێمە لە پێناو چیا سەرف ئەبێ؟ خدا ئەفەرمێ پێیان بفەرموو پێتان بڵێم چێکردەوەکانی بە هەدەر ئەچێ لە دنیا وهم يحسبون أنهم يحسنون صنعا. شرق و غەربی موسڵمانانن خستەتە خزمەت دیموکراسی، دیموکراسیەکی درۆیش هیچ. ظل سعيهم في الحياة الدنيا. هم تمني أوان بهدر شو لد مناڵێ و ئەخێنی هەتا ئەبێتە دکتۆرا، ڕوبەما مامۆستای ئاینی دکتۆرایشی هەبێ، لە ئاخرا ڕوا خزمەتی مەشروعێکەکە کە دژی دینەکەی خۆیەتی. ئەی ئەمە ظل سعيهم في الحياة الدنيا نییە؟ ئەی ئەمە ظل سعيهم في الحياة الدنيا نییە؟ جەنابەت ڕیشت سپی بووە بە تەمەن بووی پاتا بە دیار قەبرەوە لەسەر حیزبێک خەریکە گەنجێک ئەکوژی، قڕە و دەنگە لە ناو مەجلیسە ئەکەی لەبەر مەعاشێکی 200-300 هەزاری. بۆیە ئەبێ ئاگامان لە ئیمانمان بێ. ئەگەر ئەتەوێ عاقیبەت خێربی ئەبێ بزانی بیر و باوەڕەکەت باشچیەکە. بۆیە نابێ لەم کەسانە بین برایانی خۆم، نابێت تەمەنای مردن بکەین کاتێک کە عەقیدە و بیر و باوەڕی هیچ نییە، دەستی گرتووە بە دنیاوە کێشەیەکشی تووشە بێ. یا ڕەبی خوایە ئەمانەت خۆتم لێ وەربگریتەوە. چیت ئامادەیە قوڕە بان سەرت. بۆیە ئیماندار تەمەنی ئەبێ پڕخێر بێت، ئەبێ پڕخێر و ئیمان بێ. کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا يتمنى أحدكم الموت ولا يدعو به من قبل أن يأتيه. هیچ کەسێ لە ئێوە داوای مردن نەکا، چووکەم تەمەن دەسمایەی هەموو کەسێکە هەتا وەکو مردن خۆی دێ. إن أجل الله لآت، إن أجل الله إذا جاء لا يؤخر لو كنتم تعلمون. کاتێک کە تەمەنت کۆتایی پێ هات چاوەڕێت ناکا مەلەک المەوت. هەر من و تۆین غافڵین، هەر من و تۆین بە دوای مەعاشەکەمانەوەین و بە دوای ماڵ و مناڵەکەمانەوەین و بە دوای مەڕ و ماڵاتەکەمانەوەین. مردن لكل أجل كتاب. کاتت ماوە بۆیە ئەژێت و نان ئەخۆی. تەمەنای مردن مەکە، خێر بکە، سەدەقە بکە، بە ڕۆژوو بە دوعای خێر بکە و ئیستیغفاری خوا بکە، شوێنی حەق بکەوە، داکۆکی لە حەق و مافخوراو بکە. کاتت دیاری کراوە. تەمەنای مردن مەکە، وا ئەزانی کردەوەیە زۆرت هەیە وەڵا خوایە ئەمانەت خۆتمان لێ وەربگریتەوە لە داخ ئەم بێکارەباییە. تۆیەک ئەو هەموو کەسایەتیەت هەیە لەسەر شتێکی بچووک لە ناو مەجلیسێکە لە ماڵەوە قڕەیەکت ئەبێ، نابێت تەمەنای مردن بکەی. ئەگەر ئیمانداربی ئەزانی تەمەنی تۆ یەکسانە بە بەهەشت و دۆزەخ، بۆیە چاوەڕێی کردەوەی زیاتر ئەکەی. پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ وإنه لا يزيد المؤمن عمره إلا خيرا. ئیمانداری ڕاستەقینە تەمەنی هیچ هۆکارێک نییە بۆی ئیلا خێر و بەرەکەت نەبێ. طبعا ئیماندار ها نەوەکو منافق، نەوەکو فاسق،
نەوەکو ئەو کەسانەی کەوەها ئاگایان لە دین و ئیمانی خۆیان نییە. ئیماندار ئەبێ بزانێت تەمەنی بریتیە لە بەهەشت و دۆزەخ، و ئەو تەمەنەشی کە خوا داوێتی پێی پڕە لە خێر و بەرەکەت ئەگەر بزانێ بیکاتە دەسمایی خۆی.